الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي خۆشەویستان و ئازیزان و فێرخوازانی بەڕێز پشتیوان بەخوای گەورە لەوانەیەکی تر لەوانەکانی زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەسەر کتابێک بە ناونیشانی پوختەیەکی بەسوود لە زانستی تەجوید. جا ئێمە لەوانەکانی ڕابردوو باسی شوێنی دەرچوونی پیتەکانمان کرد کە یەکێک بوو لە بنەمە هەر سەرەکیەکانی زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. جا بە یارمەتی خوای گەورە ئەمڕۆ باسی لایەنێکی تر واتە دینگەیەکی تر لە دینگەکان دەکەین کە ئەویش بریتیە لە صفات الحروف. صفات الحروف واتە صفەتی پیتەکان. جا خۆشەویستان مەخارج الحروف بە هەمووی گوتمان وەکو بە بیرهێنانەوەیەک 17 مەخارجمانەیە دابەشی سەر جەوف و حەلق و لیسان و شەفەتان و خەیشتوم دەبی و لە جۆفی ئەلیف و واو و یا بەو شەرتەی بەخۆیان ساکیمی پێشی لە جنسی خۆی بی وحلقش كبريتي بو لا أقصى الحلق ووسط الحلق وأدنى الحلق كهمزها عين حاء غين خاء أبو وهروا اللسان كده مخرجه وبريتي بو لا أقصى اللسان وسط اللسان حاف اللسان طرف اللسان وأتا طرف اللسان أو بشكل كده السر زمانك رأسكينا وقاف وكاف كلا أقصاب وجيم وشين وياء لنا وراسي زبان بو ولا لا كان زبان بريتي بو لا ضاد واللام لطرف اللسان بريتي بو لا نون راء طاء دال تاء وصاد زاي سين وضاء ذال ثاء وهروا على الشفتان دو مخرج لخوي دغري كبريتي باللفاء وواوتي غير مادي ميم با لخيشوميش كواتا غنا مينغكا كتواو كركي لا عندك لزانا بمخرج حساب كدي عندك بصفه حسابي كدي بلا ابن جزري كوكو بمخرج حسابي كدي كميم نون تايبته وبيتانا اما هموي مخارج دەتوانین بڵێن لە یەک پەردە. دەچینە سەر بابەتی سیفاتی پیتەکان. باشە ئێمە سیفەت سوودی چییە بۆ ئێمە؟ بۆ مەتەڵۆ پرسیارەکە دەرێ مامۆستا ئەوە زانیمان شوێنی دەرچوونی پیتەکان گرنگە بەڵام سیفەتی پیتەکان لۆ گرنگە. خۆشەویستان سیفەتی پیتەکان سیفەتێکی بابەتێکی گرنگە لەبەر هەندێک لەبەر ئەوەی ئێمە هەندێک پیتمان خوێن لە مەخارجەکان یەک مەخرەجیان هەیە شوێنی دەرچوونیان یەکە. بۆ نمونە تۆ تا دال و تا دەخوێنی یەک مەخرەجیانەیە بەڵام بە چ جیان دەکەیتەوە؟ بە صفات الحروف دەتوانی پیتەکان زیاکەیتەوە. صاد و زای و سین بە چ جیای دەکەیتەوە؟ صاد لە سینی سیرات سیرات یەک شوێنیانەیە بەڵام بە صفەتی بۆ نمونە ئیطباقی دەتوانین جیای بکەیتەوە. هەروەها ضا لە ثائی چۆن جیای دەکەیت یان لە ذالی چۆن جیای دەکەیتەوە؟ بە صفەتی ئیطباق و ئیستیعلای ضاءەکەی زیای دەکەیتەوە کەواتە لێرە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە جیاکردنەوەی ئەو پیتانەی کە یەک مەخرەجایە. سوودێکی تر لە سوودەکانی سیفەت ئەوەیە تۆ پیتە بەهێزەکان قەڵەوەکان دەناسی لەگە پیتە لاوازەکان. هەر کاتێک زۆر بۆ نمونە پیتێکە تۆ ئاگاداری بی بە قەڵەوی بیخوێنەوە پیتێکی تر هات کە ناسک بوو بەرز نەبوو ئیستیعلا نەبوو ئیستیفال بوو تۆ بە ناسکی وە بە نزمی دیخوێنیەوە کەواتە جیای دەکەیتەوە. ناری وەلیەتەڵەتەف یاخود بۆ نمونە مەخمەسە باڵی پیتی قەڵەو ناکات گەر هاتوو پیتێکی ناسکی خۆی ناسک بوو تۆ بە قەڵەوی بخوێنیان حەوتە تەئسیری پیتەکانی تەریشتی تەئسیر لەو پیتەی بکە یان برەی فاضل فا ثا حرفی فا ناسکە کەواتە سوودەکەی وایە. هەروەها جوان خوێنەوەی قورئانی پیرۆزە چونکە ئەگەر بێت و سیفەتی پیتەکان جێبەجێ بکەیت ئەوە دەبێتە جوان خوێندنەوەیەکی تەواوی قورئانی پیرۆز. جا سیفەتەکان بە گشتی دابەشی سەر دوو بەش دەبن. چۆن ئینسان پێویستە سیفەتی هەبێت بۆ نە سیفەتی چ سیفەتە ظاهیریەکان کە دیارەیان سیفەتە معنەویەکان لە دڵدا دیار نییە. بۆ نە سیفەتێکەوە ظاهیر بی دیار بدرێت ماشەڵڵا کەسێکی درێژە کەسێکی کورتە کەسێکی قەڵەوە باریکە بە هەمان شێوە سیفەتەکانیش ئەو بابەتانەیانێ. وهروەها کەسێکی بۆ نە کۆمەڵێک سیفەتی کەسێک دەژمێری سیفەتە ناخیەکان خۆشەویستی زیرەکی ئەدەب ڕێز احترام شەرم نەرمونیانی ئەو سیفەتانە لە ناخەوە پیتەکانیش بە هەمان شێوە. هەندێک سیفەت هەیە ذاتیە لە خودی پیتەکەیە جیا نابێتەوە لازمە بۆ پیتەی جیا نابێتەوە هەمیشە لەگەڵتی و هەندێک سیفەت شمانەیە عارضە واتە تووشا دەبی بە پێش شوێنەکانی گۆڕانی بەسەدادێ. بۆ نمونە ئیخفا لە هەندێک حاڵەتدا ئیخفا ناکەین چونکە نون شینی لە دوو نانکێ بۆ نمونە یەغمەلونی بە دوودات کەواتە حاڵەتەکە یان ئیخفا بی یان ئیدغام بی یان بۆ نمونە ڕا هەندێک کات ڕای قەڵەو دەکەی هەندێک کات ڕا بە قەڵەوی نایخوێنیتەوە کەواتە ئەوە تووشاتوو
ئەوە ذاتی لازمە لەگەڵ پیتەکەی جیا نابێتەوە. بزانین ئەو سیفەتانەی کە لەگەڵ پیتەکەی لی جیا نابێتەوە چەند بەشن؟ دابەشی سەر دوو بەشی سەرەکی دەبێت. یەکێکیان ئەوەیە کە دژیان هەیە، صفات لەها ضد، واتە ئەو سیفەتانێک کە ضدیان هەیە و هەروە ئەو سیفەتانێک کە دژیان نییە. سیفەتەکانێک بۆ نمونە دابەشی سەر دوو بەش دەبێت، ئەوانەی کەوا دژیان هەیە. بزانین ئەوانەی کە سەرەتا کە دژیان هەیە چین؟ همس و جهر، شدة و بينية و رخاوة، استعلاء و استفال، إطباق و انفتاح، إذلاق و إسماط. خۆشەویستان، صفەتی پیتەکان خلافەکەی بزانین ئایا چەند صفەتمانێ بە گشتی هەموو صفەتەکان چەندە؟ هەندێک لە زانان هەتاوەکو 40 ڕۆژتینە، تاوەکو 50 ڕۆژتینە و هەندێکیان بۆ منە 16 حساب. بەڵام ئیبن جەزیر ڕەحمەتی خوای لێ بێ قسەی زانایان نەقڵ دەکات و باشترین و چاکترینەوەیە کە صفەتەکانیش 17 صفەتمان هەیە. 17 صفەتمانەیە. ئەگەر بێت و غونەشی لەگەڵ حسابکەی دەبێتە 18. ئەگەر بێت و بەینێش بی بۆ نمونە بەینە ئەگەر دژەکەی وەرگری ئاگاداری بین. جا لێرە ئەو سیفەتانێکە ضدیان هەیە، دژیان هەیە، دەدانەنە، دە کۆمەڵەنە. یعنی دەکرێتە 5 کۆمەڵی سەرکی 1 2 3 4 5 کۆمەڵەت هەیە. 5 کۆمەڵە، یەک تاوەکو 5 کۆمەڵە. و همس، شدة، استعلاء، إطباق، إذلاق. بەڵام لە بەرامبەر شیدەی ئاگادار بین دوو دژمان هەیە. لە بەرامبەر شیدەی دوو دژمان هەیە ئاگاداری ئەو ملاحەزە بکەواتە بە هەمویان دەبنە 11. بەڵام 5 کۆمەڵەت هەیە، هەر کۆمەڵەیەک بۆ نمونە دژێکی بەرامبەری خۆیە، بەڵام لە بەرامبەر شیدەی دوو سیفەتێک کە بەینەیە وەسەتە لەگەڵ ڕیخاوە. ئێستا دین یەک بێک دیان خوێنین ئایا مامۆستا هەمسیە، جەهر، شیدە، ئیستیعلا چۆن ئەو سیفەتانە لەناو خودی پیتەکەدا جێبەجێ بکەین وە بزانین هەڵەکانیان چیە، چۆن بەڕاستی بیان خوێنینەوە. و هەروە ئەو سیفەتانێکە دژیان نییە بێدژن، بزانین وەکو صەفیر، قەلقەلە، لین، انحراف، تکرار، تەفەشی، ئیستیطالە، غونە، کەواتە غونەش ئەگەر حیسابکەی دەبتە 18 صفەت. وصفير وكو صاد وزاي وسين، قلقلة، قطب وجد، لين، واو، يا. أجر هاتو ساكي من بيشان فتحة به لقل واو يا شيء مديد لتكل نبي. انحراف لا مرا، تكرار تنهى للرأي، تفشي تنهى لشينها، استطالة تنهى لضادية، غنى تنهى لميمونونها. وروا صفة بيت جاكانج بيتي لا تفخيم بون متحقق قالوا كني راء راء مانع، إدغام مانع، إخفاء مانع. أنا صفتي بيجن استعدين يك بيك باسي عندك يكم صفة أجر وجرين همس لقال جهر. زاني ما سودي صفة كانسيا وزاني ما تنس صفة مانع. زاني آية همس جهر تبا أشكرا تبا يعني نهيني بيتك أو بيتاني كوان نهينينا. ابن جزير رحمة الله عليه بدا فرمي مهموسها فحثه شخص سكت بوشيوازي وصي صفة كانك. جا تبا پێناسەکەی بکەین شاراوەیی، تبا واتە هەمس، بەڵام لە ڕووی زاراوەیەوە شاراوەیی دەنگ. یەکشت بزانە سیفەتەکان پەیوەندی بە سەوتی پیتەکەیوێ، واتە هەناسە لەگەڵ هەناسەکەیە. کاتێک کە تۆ لە مەخرەجەکەی تەواو دەبی بە سیفەتەکەی زیادەکەی، واتە کە دەچێت مەخرەجەکەی پاشان سیفەتەکەی پێویستە دەردەبڕی، کەواتە شاراوەیی دەنگ لە بیستن لە ئەنجامی کرانەوەی دوو دەنگەژەیەکە. بەعستەم جێت لەو پیتانە دەبی ئەس ئەف کەواتە بەعستەم هەمس واتە بەچپە جێت دەبی. بۆ منە کەسێک لە تەنجێ ئەستەغفیرڵڵاه ئەستەغفیرڵڵاه حرفی سینەکەت جێ لێ دەبی لۆ چونکە سینەکە سیفەتی هەمسی دەدەی. وهروە ئاشکرا چیە؟ جار ئاشکراکردنی دەنگ لە بیستن، واتە دەنگەکە چ دەبی بە ئاشکرا لەبەر ئەوەی دەنگەژەیەکان قەپات دەکەی، ئەو کاتە جێت لە تەواوی پیتەکە دەبێت بە ئاشکرا. با بزانین ئەگەر بێت و دەنگەژەیەکان مەبەستمانسیە، ئەو دەنگەژەیانەکە لەسەر بۆرەکانیان ناسەیە لە پیتە هەمسەکان دەکرێتەوە. واتە ئەو دەنگەژەیەکانی سەر قوڕک دەکرێتەوە بەو شێوازەی، بەڵام لە جەهری دەتوانین بڵێن قەپاتە. بۆیە ئەم سەوتە کاتێک کە قەپات دەکەی سەما یەکسەر دەنگەژەیەکان قەپات دەکەی دەبێتە سیفەتی جار. کاتێک کە قەپات دەکەی ئەوە سەوتی جاری وەردەگری. بەڵام ئەگەر بیکەینەوە الله کەواتە دەنگەژەیەکان دەکەینەوە. با بزانین چەند پیتمان هەیە کە سیفەتی هەمسانەیە دەدانەمانێ. مامۆستایانی بەڕێز دەدانە فەحەثەهو شەخص سەکەت،
شديدها لفظ أجد قط بكت كواتە لێرە ئەگەر تەمەشا بکەین فحثه شخص سكت بەو شێوازەی دەتوانی بیخوێنیەوە بیان سكت فحثه شخص جزري رحمة خوالي بي لبا وزني شعركي بو شێوازەی دەفەرمێ مهموسها فحثه شخص سكت بەڵام لە ئەسڵدا دەتوانی بڵێ سكت فحثه شخص بۆ شێوازەی مانایەکەی جوانتر دەبێت بۆیە ئەمەمان زانی بەڵام هەندێک دێن نمونە و تەطبیقاتی دەکەین لە هەمز چۆن تەطبیقی بکەم لە قورئان ئەوە زانین سیفەتی هەمز واتە چپە نهێنی شاراوەی بەڵام جار واتە ئاشکراکردنی پیتەکە و هەروە دەنگکرانەوەی دەنگەژێیەکان و لە جاری ئەومان زانی و دەپیچەش دەبی لەبەر بکەی دەبی ئەر کاتێک ئەم دەپیتە دیت فحاثاها شین خا صاد سین کاف تا ئەوانە دەبی هەمسی بدەیت وازحە بۆ نمونە وشەک هاتێ الله کاتێک کە تۆ لەسەری ڕادەوەستی سیفەتی هەمسی بدەینێ قال الله دەنگەژەیەکانم کردەوە الله بەڵام ئەگەر نەیکەینەوە سیفەتی جاری بیکەینە سیفەتی جار الله الله کو ڕادەوەستی بە هەمزەی ڕادەوەستی الله ئەوە غەڵەتە یامرێ الله ئەوەش دەنگەژەیەکان لەگە بجورێنە الله جیاوازی هەیە القارعة ما القارعة الحاقة بۆ شێوازەی توانین دەنگەژەیەکان کرد ئەفلح ئەفلح قد ئەفلح بۆ شێوازەی الشيطان بۆ شێوازەی حرفی شین ئەش بەردەوامین سەوتەکە وەروە ئەخلەدە ئەخ کەواتە دەنگەژەیەکان کرایتەوە الناس حرفی سین نایبێ الناس عەزەلی مەکەی لە سین لۆ چونکە با تۆزێک سەوتەکە بەردەوامی هەبێت لەگە دەنگەژەکە الناس حرفی سین بۆ نمونە ئەک نایبێ ئەکبەر ئەوتاری سەوتی لەگەڵ قەپاکەی دەنگەژەیەکان ئەکبەر ئەک بەردەوامبوونی سەوتەکەی لێ السماوات تۆزێک لەسەری بمینەوە سیفەتی هەمزەکەیدا تەطبیقکە فحدث تۆزێک بەردەوامبوونی سەوتەکەی فاصبر کەواتە هەموو نمونەکان دەتوانێت ئەو پیتانەی لە قورئاندا بخوێنەوە و ئاەتەکان بخوێنیەوە بێنیەوە سیفەتی هەمسی بدێ و بەبێ ئەوەی زیادە ڕەوی بکەی بەبێ ئەوەش کە حەقی پیتەکە بخۆی بە تایبەتی ئەگەر هاتوو ساکین بوو و ئاگداری ئەو پیتانە بن و لە جەهرش وەکو ئەو نمونانی تازە کە باسمان کرد دەتوانی تۆش چەند نمونەیەکی تر بێنی باقی پیتەکانی تر نۆزە پیتەکەی تر ماوە ئەوە دا فحثه و شخص سەکەت باقی پیتەکانی تر نۆزەکەی تر ئەوانە هەمیان دەبنە چی دەبنە جەهر واتە ئاشکرا بۆ بنە سەماء ئەوتاری سەوتەکان ئەو لەم ئەقبەل ئەگەر سیفەتی قەلقەلەکە لێ دەبینی قەپات دەبی ئەقۆ سیفەتی قەلقەلەی بدەینەوە ئەقبەل ذلك الذا حرف ذال إذ بۆ شێوازەی سیفەتی هەمس و جەهرمان هەیە دەچینە سەر سیفەتێکی تر لە سیفەتەکانی بەدژەکان بزانین شیددە مانای چییە و بەرامبەرەکەی کە شیددە گوتمان دوو بەرامبەری هەیە کە وەسەتی هەیە واتە بەیینە لەگەڵ ڕیخاو جا لێرە شیددە واتە توندی تێپەڕنەکردنی دەنگ واتە لەم پیتانەی کە سیفەتی شیددەیان هەیە و پیتانە کە حەقی سیفەتی شیددەی بدەین چییە تێپەڕنەکردنی دەنگ واتە سەوتەکە گیر دەبێت سەوتەکە گیر دەبێت لە شوێنی مەخرەجەکەی ئەو بەو شێوازە باشترین پێناسەی ڕیخاوە خاوی و نەرمی پیتەکە و بەردەوامبوونی سەوتەکە یعنی چ ڕۆیشتنی تەواوی دەنگەکە سەوتەکە لە شوێنی خۆی بەردەوامبوونی بەڵام لە بەیینە ئەگەر تەمەشا بکەین نە شیددەیە نە ڕیخاوەیە نە پیتەکە ئەوها خاوی بکەینەوە یان خوب بڵێ نەرمی بکەینەوە نە ئەوەندە پیتەکە توندە بەڵام تۆزێک
ڕۆیشتنی بەشێکی دەنگەکە لە شوێنی دەرچەکە بەشێکی کەمتر نابێ ئێستا بیکەینە ڕیخاوە یان ڕەخاوە یان بیکەینە بۆ منە شیددە ئێستا بە لە نمونەکان زیاتر بە دیار دەکەی شیددە واتە هەشت پیتمانەیە کە شەدیدوها لەفظ ئەجید قەتین بەکەت ئەجید قەتین بەکەت قەت زانان دەفەرموون ناوی ئافرەتێکە کە بۆ نمونە دەگیری بزانین ئایا تەطبیقی بکەین ئەکبەر فیشەک سجرت ئەقبض سەما لوط مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە سەوتەکە لێرە گیر دەبی پیتەکانی قەلقەلان کە قوتب و جەدە و کاف و تا و هەمزەش لەسەری زیادکە یەک ملاحەزە ئێستا دەرێ مامۆستا ئەدی هەم کاف و تا سیفەتی هەمسیان نەبوو بەردەوامبوونی سەوتەکەی تۆزێک چپا با زانایان دەفەرموون لە کاف و تایی لە سەرەتادا سیفەتی شیددەیانەیە لە سەرەتادا سیفەتی شیددەیە کە توندە بەڵام کە مەخرەجەکەی تەواو دەبێ سیفەتی چی وەردەگری؟ سیفەتی هەمسەکەی وەردەگری ئەک سیفەتی شیددەکەی کە دەینە خوارێ ئەک سیفەتی هەمسەکەی وەردەگری تا بە هەمان شێواز سیفەتی هەمسەکە لەگە سیفەتی شیددەکە سەرەتا سیفەتی شیددەکە ئەت عادی پاشەوی ئەت ئەو دوو پیتە دەگەن ئەوکان کێسە توان بێ پیتێکی توندە واتە توندە سەوتەکە گیر دەبی ئەک کا سەوت بەڵام ئەگە بڵێن ئەک هەمسەکە دواتر تەطبیق دەبی بەس ئاگاداری ئەو دوو پیتەی بە کاف و تاکە دەتوانی بڵێن لە سەرەتادا سیفەتی شیددە هەیە و لە کۆتایی دەرچەکەی کاتێکە تەواوی دەکەی سیفەتی هەمسەکەی وەردەگری ئێستا تەطبیقی دەکەین سیفەتی توندی بدەینە کاف ئەوانەوە توندە سەوتەکە گیر دەبی ئەکبەر بەڵام هەمسەکەی بدەینێ ئەکبەر الله أكبر الله أكبر واتتون بس هي مخارجك في شك هاتون ادي همسكه في شك بوشي وازي سجرت صوتك لا تعقبات دبي سجرت بلام ادي همسي تاعي سجرت بوشي وازي أقبض قەڵەکەی لێ دەبینی پیتەکی توندە قاف ئەقبەل یان ئەقبض توندە السەماء هەمزەکە سەماء پیتەکی توند وە سیفەتی جاریشی هەیە لوط لە تاایی سیفەتی قەڵەکەی لێ دەبینێت چ دەبینێتەوە تاءەکە سیفەتی چ نیە توند واتە سەوتەکەی گیر دەبی وەطور ئەدی قەڵقەلە ئەگەر قەڵقەلی بدەینی بەو شێوازەی دەتوانین سیفەتەکان تەطبیقی لە ڕیخاوە واتە خاوی سەوت بەردەوامبوونی سەوتەکە ناس بەردەوامبوونی سەوتەکە ئەش بەردەوامبوونی سەوتەکە ئەو شازە پیتەی تر کەماوە هەموویان دەتوانین بڵێ عەشڕە ئەفلەح هەموو ئەدی بەینە بریتیە لە لین عومەر واتە بێدەنگ بە ئەی عومەر یان ئەگەر مانایەکی جوانتر بدەین لەن نوعەمیر مانایەکی جوانتر بەڵام ئیبن جەزەیر ڕەحمەتی خوای بدەێت لەن عومەر ئەوانە سیفەتی وەسەتیان هەیە بەینێ بزانی چێ الحەمدولیلای واتە هەر کاتێک ئەجید قەتی بەکەت دیت ئەوە سیفەتی توندی ئەوەش بیتە بەڵام لین عومەر دیت يعني لام ونون عين وميم وراء صفتي بينيه باقي بيتاكان تركما وانا صفتي خاوي هي صفتك كان زور من بلوي توزك بسبري لسري دورم لبر اوي اگر بيتو او سي صفتي يكن بزواني مزبوط تكر قراءك زور خوش دبي وحقي بيتاكان جدي الحمد لله حرف ميم انعمت نستعين بون نون نعبد عين حرف راء حرف ميم كي فجر راء قدر قمر او انا الراء كي اسدين تطبيقي دكين بزانين آية تون بدوانترين شواز بي خوينينو و زياوازي اسا نمونه چي دخوينو زياوازي دكين لنوان شيد دو بيني ورخاو وشيء الحمد لله
نابی تۆ ئێستا لامەکەش بیکەینە لامی تێدا چکە لەن عومەر یەکەم بێت الحەم تەماشاکە جیاوازەکە لۆ بە دیار دەکەی ئێستا دەیکەمە خاو پیتەکە لامەکەم خاو کردەوە یاننا زیاتر لە سەری ماوە سەوتەکە زیاتر بەردەوام بوو تونش بکەین الحەمد لله الحەمد نا وەرە بیکە بینە الحەمد تۆزێک لەسەر بەردەوام دەبی نەشید دەی بکە نەری خاو میمەکە حرفی میم الحەم میم بزر نەکەی الحمد لله یان بۆ نمونە الرحمن الرحیم میمەکە ئەو بیمە لێرە چۆن شیدە الرحمن الرحیم رحیم ئەوە خاو یەکەم شیدە بیکە وەسەط لین عومەرە الرحمن الرحیم تۆزێک لەسەری منیەوە رحیم مستقیم بیکە خاو مستقیم زۆر لەسەری مامۆ بیکەتون مستقیم هەست پێ نەکرد کەواتە لێرە جیاوازەکەی بە دیار دەکەیت حرفی عین وەرە لەبەر ئەوەی لەن عومەرە تۆزەی بیکە شیدە و بیکە خاو دەکەینە شیدە یەکەم زاری إياك نعبد إياك صوتك تاوجي دكم نعبد إياك صفة الشدة صفة الخائف إياك نعبد زور خاوها كواتا صفة خائف وقت صفة بيني بدي ما مناوان دي إياك نعبد توسك بيكشا إياك نعبد وإياك نستعين إياك نعبد زورا نعبد كم أسدلوت بديار كس جوازي أو صفتي تيا ورسل نمونيش كا را نمونك بينو لسر را زاروي هرجل لنابي أسدي كينا شدة را أقبل من الفجر كينا صفتي شدة بدين والفجر وليالي عشر صفتي شدة هي يعني بينيا را بينية إذا خايكوا والفجر زورة القمر زورة نبي تو صفتي بينية بدي إذا طلعتي يا إخواني والفجر هرو والفجر راكي بديار بيخا واضحك القمر نبي القمر زورة القمر يعني رأكش بخوي صفتي شدة إساتو هرس زياوازك لو بدي أكلو نمونانا يعني بون من بخوينا القندر ترى القندر جدتان للرأي نعم برافو إنا أنزلناه في ليلة القدر واضح وما أدراك ما ليلة القدر بلام أكي خاوي كموا وما أدراك ما ليلة القدر خاو كواتل يرد جوازك لو بديار دكوي بلام ورا بيتكان كخاوي بدي ورا السين خاوي بدي ورا الشين خاوي بدي حا خاوي بدي بيز قالوانا لن عمر أجر قاتم بكت ولو كان كخاوكو ورا بدا الضائي الظالمون بابر صوتك ولا الضادي كا أجد قطين بكدني الضاد وهروا لين عمر جدا خايكو يلا ولو صوتك بروا هذا فرقي هبي لا ذالي وإذ قال لقمان وإذ قال أو حرف ذالي بدل شي دراسة ذال نعم حرف ذال تصير ذال رخاوة وإذ قال إبراهيم وإذ نعم وإذ قال وإذ عقداري أو صفتان بن كواتا أو صفتا زور مهمة ولكاتي قرآن خويندنا بيويستا رتساوي أو صفتان بكت وعقداري صوتكي با هناسة لسا حسابة تون هناسكي زور بردكي يا هناسكي كم بردكي يا هناسكي بوسط بردكي كامل لداي خوتا قرآنك بو صفتان خوش دبي حرفك كانت بو صفتان خوش دبي خوين نوات
شێوازێکی جوان ڕێک و پێک بۆ سیفەتانێ دەرما مەسەڵ هی دەنگم خۆش نییە هەموو کەسێک دەنجی خۆش ئەگەر بێت و سیفەت جێبەجێکە هەموو کەسێک سەوتی خۆشە بای خۆی سەوتی خۆشە بای ئەوەی ئەگەر بێت و تەجویدی بە جوانی تەطبیق بکە یاسایەکان و وەسیفەتەکان بە جوانی تەطبیق بکە سەوتەکە بخۆی خۆش دەبێت بخۆی لەحنێک دەردەچی ئەس دە پرسیار دەکات دەرما مۆستا ئایا لەحن دروستە دروست نییە خۆمان سەر ئەو هەموو ئاواز و بابەتانە دێتە گۆڕێ و کاتە خۆمان تەقلیدی سەر ئەوەی دەکەین دواتر ئینشاڵڵا نمونەیەکیان باسی ئەو بابەتەش دەکەین سیفەتی سێم لە سیفەتەکان ئیستیعلا و ئیستیفال سیفەتێکی زۆر زۆر مهمە فاتماماوە سیفەتەش تاو دەکەین ئینشاءڵڵا ئیستیعلا و ئیستیفال ئەو بابەتانە زۆر مهم ئەوانەیە هیوادارم ئەگەر بە جار یەکەم تێنەگەیشتی دو سێ جار دووبارە بکەوە لەبەر ئەوەی ئەم سێ سیفەتە زۆر زۆر مهمە ئیستیعلا و ئیستیفال خص ضغط قیض حصر ابن جزير رحمة الله عليه وشوازي لدير الشعركي باسي لك استعلاء واتا بيتا برزيكان بيتا قلوكان لنا قرآنه وهروا استفال واتا بيتا نزمكان لاوازكان باريككان او بيتانيك غورانيان واتا لاوازن لكاتي در بريدا بويا اغدابا ام حف بيتا ديد لها مشوينه قرآنه هاد بقلوي دخوان درتواني لهيت كاتك ام حف بيتا تنازلنا كانوا وبالغنا خوندرتو وضعيف نابا هذا يبري خص ضغط قض لبركه خص ضغط قض دبيتو ام صفتان لبركه مهموسها فحثه شخص سكت شديدها لفظ اجل قط بكت وهروها استعلاء خص ضغط قض ام حفيت دبي لبركه اقل لبرنك تو حرف كان ناسيو خص واتا حرف خاء بونمنا حرف صاد حرف ضاد وحرف غين وأقدارب وحرف طاء حرف قاف وحرف ضاء أم حرف بيتا هميشه لنا القرآن دا بقلوي دا خوين دريتو لهيز كاتك دا أقر كسرشي هبي هر قلوة ضمي هبي هر بقلوي هر بهيز أو بيتا قراني بسدانا بحرف كاني بيشي بباشي ولا أو بيتانا قراني بسدادي حرفكي لاوازي لبيشاتي يعني ألفكي لبا لا گیس کاتە گۆڕانی بەسەدانە هەر بە قەڵەوی دەخوێنرێت بەڵام پیتەکانی تر باقی ئەم حەف پیتەی تر هەمویان سیفەتی لاوازیانێ نزمیانەیە واتە دەنگ بەرزکردنەوە ئاگادار هەندێک دەفەرمون ئیستیعلا لە پێناسخی وا دەفەرمون دەفەرمون ئیستیعلا واتە بەرزبوونەوەی پشتەوەی زوبان لە بۆ مەڵاش هەموو پیتەکان پشتەوەی زوبان لەگەری بەرز دەبێتەوە ئەگەر تەمەشایەک بکەیت تەنها لە غەیری خاء و غەینە بیکە زیاد کرایتەوە بە زیاد لەبەرەوەی ئەوانە لە گەروی باسمان کردێ پشتەوەی زوبان بەرز دەبێتەوە بەڵام لە نزبەکان پشتەوەی زوبان دێتە خوایە لە پیتەکان پێناسەیەکی تر لە پێناسەکان دەنگ بەرزکردنەوە واتە هەناسەکە هەوایەکە تەمەشا وێنەکە بکە ئەم پێناسەیەکی تەواو مەزبوط ئەگە بڵێ بەرزبوونەوەی سەوتەکە واتە لە ناو دەم بەرز دەبێتەوە سەوتەکە بەرز دەبێتەوە هەوایەکەت بەرز دەبێتەوە ئەمە پێناسێکی باش بەڵام دەنگ بەرز نابێتەوە لێرە لە نمونەکەیت کە دەنگ بەرز نابێتەوە بەو شێوازەی دەتوانین دەنگکە و کاتە دێتە خوارە بێجگە لە مەڵاشی بەرەو نزمایی دەڕوا وە کۆکەکە نیە بە پڕی بیستە سێر تەطبیقی دەکەین هەندێک لەو کەلیماتانە بۆ ئەوی بزانین ئایا غەڵەت ڕاستەکەی کامەیە بۆ نمونە حەق غافیر ظالم خالد صالح طه صراط ضلال غەڵەت چییە بۆ نمونە دەخوێنیتەوە الحرفی حاء قەڵەو یان قەڵەو نییە تێدایە خوسە ضەغطین قیض حائی تێدایە بەڵام قافی تێدایە حائی تێدا نییە قافی تێدایە لە کاتی خوێنەوەی تێکەل دەکات دەرێ الحق ها ها نا حا باریکە قافەکە قەڵەوە الحا حا صوتك برو خوار حا او ذا حق بيتي قافك قلو نايب خوينتوا غافر نا غافر حرفي غين قلوة غافر الذنب غافر نايب خوينتوا لا ظالم حرفي زاي خلوينيا حرفي ذا بالظالم نا حرفي ظا صوتك برز بتوع ظا ظالم خالد
خالد ها بو شوازه قلو دخل صالح صا حرف صاد قلوه وطه كم شاي طه حرف طاء قلوه ها كمان نسبه تخوينوا طه طا قلو ها نسبه صو ناري ها طه نا طه ها لو تنك ها لبيتنس مكانه صراط حرفي صاد معناه بلام سين لسيا سين لناوازك عنابي صراط سي نا صي حرفي صاد قلوه ضا قلوه ضلال بوشي وازي تواني بخوانيوا بيتا كانت بمشي وازا كانت نخوانيوا بنزمي وكو تنموني كليوشتا عذاب حرفي ذال الف باء عذاب نبري عذاب والذال قلوك عذاب الفكاش قلوك ضا نا عذاب لوتك صوتك برو نزماي دينك برو برزي وكان الله غفورا رحيما وكان نبري وكان حرف كاف حرف قلوه يعني نسبه حرف شي نسبه لوتك خص ضغطين قيض نيه لحرف تقلوه كان يا كواتا وكان نبري وكان الله غفورا رحيما ويل للمطففين ويل ها لام ضعيفه ويل ليل مطا اللي رطع كما قالوا مطففين حرف فا كان بزعفي بخوينوا فاهلكناهم نبي فا نا بيتانا قالوا ما كان بالكو باحتياجي خوي بالطبيعي خوي لحالتي طبيعي خوي دري ببرا ملاحظه كيليرا داتوان لا خوتا بنسن ايش ما مصطلح حرف قالوا كان رزبندي هي لقالوي بلا رزبندي هي داتواني بلي حرفي طا لهم بيتاكان قالوتر وحرفها لهم بيتاكان باريتر لنا اوبيتان قالوي بلام رزبندي قالوي يشتر بون منازانه عند فربون بينس مرتبه قالوي مان هي بينس مرتبه قالوي مان هي مرتبه قالوي ما بس ماتيا تماشا اللي ربو تاندرس يكم اگر هاتو حرف قلوي كان بون منا صاد شي بينا حرف قلوي صادك فتحه بألف بدوا داهات صالح او مرتبه يكما اگر ألف بدواي بيتشي قلوي بفتحه صالح غافر اوي دو بيتشكل بينا او دار بس فتحه بي ألف لدنا هاتيا او ألف لدوات او ألف لدنا هاتيا صال مرتبه دوما لا قلوي صا او قلوترا صا يكم صال بونونا او زاره مرتبه سين اگر هاتو تبي كسر بيان ضمه بي مرتبه سين اگر هاتو ضمه بي حرف تشكل بينوا قتل هذا بيتقلوا كان حرف تسوارة اگر هاتو ساكن بو فاصبر مرتبه تسوارة مرتبه بينزم اگر هاتو بيتقلوا كتسبي كسر كواتم مرتبه كم فتحه الف بدواي ده مرتبه كم لقلاوي مرتبه دوم صادك بون منا بيتقلوا كان خص ضغطين قيض بفتحه بي دواتر بضم بي دواتر بسكون بي دواتر بكسر بي او بينز مرتبه ماني لقلاوي كان كباس كرايا بابته شي جرينجا بلا ميم لبر بوختي ومرزمك كتابك ان شاء الله ايوه توان وكو تيبي نقل خوتا بلسن واماج بيكرا لاندك لكتابه كاني تجويكار وكو زانياري زياد جابم شوازا كوتاي دينين با واني امزارشمان هیوادارم توانی بێتم سوودێکم بێوە گەیاندە بێت لە بابەتی صفات الحروف بابەتێکی گرنگە بابەتێکی پێویستی بە دووبارەکردنەوەی چەند جارێکی ئەگەر جاری یەکەم تا یزدە خوێندووە دووبارە سێبارە چونکە پەیوەندی بە سەوتەیە ڕۆشتنی دەنگەکان قەپاتکردنی دەنگەژەیەکان پێویستە ئەم پیتانەش دەبەر بکەیت کە ئاماژەم پێدا کە سیفەتیانەیە دواتر دەتوانین بڵێ ئێستا هیچ پیتێکی زمانی عەرەبی لە لای خۆت بنووسە لە 5 سیفەت کەمتری نییە هەتاوەکو 7 سیفەتیش دەڕۆ كواتا تو هیچ پیتێک دێ لە 5 سیفەت کەمتر بێ ئێستا تۆ 3 سیفەتت خوێندێ لە سیفەتەکان یان هەمسی هەیە یان جەهری هەیە یان شیدەیە
يا رخاوي يا بينيا يعني استعلاء يعني استفالة سابونا يقنمون بنا قاف تنصفتها لك نخوض بنسا يلا برامبري يبدو سيتسان توعي بنسي وهروا بومنا الجيم تنصفتها يبدو سيتسان بنسا صفتك لك نخوض بنسا إن شاء الله تبدأ تبدأ دين تطبيقي لك نسر آيات كاني قرآني بلوس السلام عليكم ورحمة الله وبركاته